هەبوونی مۆزەخانە چییە بۆ گەلێک بۆ نیشتیمان بۆ ئەوەی ئەو مێژوویە کللتوریەی کە هەیە بیگەێنێ بەنەوەکانی داهات و گرنگی مۆزەخانە چییە؟ خانم مۆزەخانە مێژوویەکی زیندووە مێژوو تۆ ئەینوسی لەسەر کاغذ ئەنووسێتە کتێب بەڵام مۆزەخانە مێژووە پەیکەر مێژووە تۆ الان مەسەڵەن من دێم پەیکەری شاعیرێکەکەم پەیکەری مەسەڵەن هەیەکە لە شاعیرەکەم گەنجەکەی ترف ئەو شاعرەی نەبینیوە بەڵام من کە لەسەر خەیاڵی خۆم یا هەر چۆنێ بێ ئەو پەیکەرم کردی ئەو گەنجە کە بینێ ئەو بڕێک لە مێژوویەکەوێتە بیر مۆزەخانەی شەروە ئەلان تۆ لەم ماڵی منە ئەتوانم بڵم 200,000 باس هەیە کە تۆ ئەتوانی هەر دەربارەی یەکێ لەم تحفانە کە مەوجودن بیکەیتە باسێک ئەوە لە مۆزەخانە بوو بەچی بوو بە کتێب لە کاتێکە ئەو پەیکەرە مەسەلەن ئەو پەیکەرێکە مەسەلەن دەربارەی هەندێ سوورەکانە لە حەزێکی هەندێ سوورەکان ئەوان خاوەنی مێژووی خۆیانن ڕەنگە یەکێ بڵێ ئەی باشە دەربارەی کورد بۆ مێژوو پەیکەر ناکەی کاکە زۆرم کردووە لەم دانیشتنا باوەڕ ناکەم بتوان تەواوی ئەو پەیکەرانەی من ئەنجامم داوە بخرێتە بەرچاوی خەڵک باشە دکتۆر چ شتێک وای لە بەڕێستان کرد بچنە پەرلەمان ئایا ویستێکی سیاسی بوو یان ویستی عەشیرەتەکەتان بوو یان ویستی خۆت بوو نەخانم و دەبێت بپرسم چ شتێکت کرد لە نە هیچ کامیەوە نییە وەڵڵاهی ئاگام لێ بووە نەچوومەتە دوایە نە بە دوایە بووم نەزانیمە بۆ بەرلەمانی دروستەکەن لە تەواوی عێراقا کورد و عەرەب و عەجەم و شیعە و سوننە و تورکمان و ئاسووری و ئەرمەنی دوای سقوتی سەدام 100 کەسیان هەڵبژارد لەم میلەتانە هەمووی یەکێکیان من بوو ئاگام لێ نەبووە وتیان کاکە تۆ هەڵبژێراوی کە لە یەکەمین بەرلەمانی دوای سقوت بی بەسەرچ و ئەلحەمدوللا بڕۆ سەیری ئەرشێفی بەرلەمان بکە بزانە ئەو شەڕانەی کردومە بۆ ئەوەی خێر بە میلەتەکەم بگەێنم تۆ مولزەمی شەڕ بکەی وئیلا شەڕنەکەی خێر ناگاتە میلەتەکەت بۆیە بڕۆ سەیری کە بزانە چەند شەڕم بۆ بەڕیشۆ